گوێگرتنی ئەم پیاوە بۆ زانینی هەواڵی دنیا نییە، چون ئەوەی لە ژیاندا گوێ لێ بووە هەواڵێکی خۆش نەبووە، بەڵکو ئەو گوێ لەوانەیە دەگرێت کە لە زانکۆ بۆی تۆمار دەکەن، چون بڕوای وایە ژیان هێشتا ئەوەندە جوانە کە لە پێناویدا بجەنگێت. کاک هەژار سەرباری ئەوەی کە خەوەن پێداویستی تایبەتە، جگەلەوەش هەژاری بووەتە بارێکی گران بەسەر خۆی و خێزانەکەی، بەڵام لە هەوڵدان کۆڵ نادات و ئومێدێکی بۆ خۆی دروست کردووە. دەزانێت کە خوددا ڕووناکی چاوەکانی لێ سەندوتەوە، بەڵام ڕووناکی خێر و بەرەکەت دەخاتە ناو ماڵەکەی و لە هەژاری ڕزگاری دەکات. ئەمڕۆ لە هەولێرین، گەشتەکەمان دوور و درێژ بوون، بەڵام ئەمڕۆ گەڕاینەوە بۆ هەولێری پیرەقەراتێ، شارێک کە هەمیشە لانەی لێ قەوماوان بووە، هەمیشە باوەشی مهرەبانی کراوە بووە بۆ هەر کەسێک کە پێویستی بە پەناگەیەک بووێت. ئەمڕۆش وەکو بەرنامەی نوژین و دەستگای خێرخوازی بارزانی هاتوین تاکو باوەشی مهرەبانی بۆ خێزانێک بکەینەوە کە هەژاری و تاریکی بێچارەی کردو. الو سلام علیکم. چۆنی کاک هەژار باشی؟ سەلامەت بی. کاک هەژار، من ئیمانم دەمانەوێت سەردانێکی ماڵتان بکەین، ئەگەر ئێوە لە ماڵێ بن و ڕوخسەتمان پێ بدەن پێمان خۆشە. مناڵەکان هەموو خێزانەکەت لە ماڵێ؟ باشە براگیان، ئێمە لە ڕێین مادەم هەمیشە خوددانیات دەخاتە ناودڵەکانمان تاکو بەهانای هەژاران بین، هەر خۆی دەستمان دەگرێت و دەمانگەینێتە بەردەم دەرگای ئەو هەژارانەی کە هانایان بۆ ئەو بردووە. چۆنی خاتون؟ باشی سلامەتی؟ باشنەوە؟ خۆشکی ساکار، برای بەڕێزم کاک هەژار، زۆر سوپاستان دەکەین کە دەرگای ماڵی خۆتان لۆمە کردەوە. سپاسین گۆ دەکەین بە خێرات سەرچاوتان ئینشاڵڵا هەر ئەوەدان بێ. کاک هەژار لە جەنابەتەوە دەست پێ بکەم، باسی خۆتم لۆ بکەم. من ئەمەزار مەغلی دەخام پێداویست تایبەتم. بەڵێ. خێزانە کەسمەکە مندامە و نەخۆشکی لێسیە سێ مندارمان هەیە، مندارەکان سەر سێچان هەر پێیان تەواو و مستری خۆنیشانەیە. بەڵێ. بەخۆشم پشتم عملیاتۆ و ژیانەکەم ئەو هەیە. بەڵێ. نابینایی جەنابێت؟ سەد نابینامە. سەد نابینایی. بەڵێ. بەڵێ. سێ مناڵتان هەیە؟ ئەوانیش کێشەیان هەیە؟ بەڵێ. بەڵێ. چەند ساڵێکە ئێوە زەوەشتان کردیە؟ 2014. 2014. بەڵێ. اینجا ئەدی ژیانتان کووە بە چی ئیدارە دەکەن؟ وەڵای ژیانمان هەر ئەو معاشەی کەم ئەندامیە و خێرخواز و هایارمەتمان دەن. تا ئێستا کۆ ئیجارەتاندایە؟ وەڵا خێرخواز و بام و برام ئەوان یارمەتیاندانە. خزم و کەس هاوکاریتانەکە؟ بەخوای بام و برام و خێرخواز بام براسم سێ دوو عایلێت کەسان بە منە، خوش کەسکەم عایلی هەیە و نابینا براش کەسم نابینا ئەوش عایلی هەیە. باشە. ئەدی مناڵەکانتان دەچنە مەکتەبێ؟ مەکتەبێ. بەڵێ. خۆشت وا بزانم قوتابی لە زانکۆ؟ قوتابی زانکۆمە لە کۆلۆژیست لە حەدین بەشی زمانی کوردی. بەڵێ. کو دەرسەکان وەرەگیری؟ بەدەنگ. بەدەنگ وەرەگیری. مامۆستا سەردەکان مسمەرجەمەکان وەردەگرم، تۆمار دەکەم بەدەنگ دەخوێنم. لە مەرحەلەی چەندی؟ مەرحەلە دوومە. بەڵێ. خاتون ساکار، ئێوە چۆن ڕۆژوەکەتان ئەشکێنن بەچی ئەکەن ژیانتان یارمەتیماندا ئەگەر پارەشتێکمان هەبی بچین بە دنکە خورمایەک دەین ئەوە بەربانگەکەی پێ بشتینین، نەکو هیچمان نیوەڵە لە ماری ناوەڵە. یعنی بەم ڕۆژانەی عەرەفە هیچ کەس دەستی نەگرتون هاوکاری کەس یارمەتی نەکردینە، دەرێ باری دەدەن دروستی زۆر خراپە، کەس یارمەتی نەداینە. ئەدی
كو ئیدارەی مناڵەکانتان دەکەن کە دەچنە مەکتەبێ؟ والله مەکتەبەکە ئەلێرەیە 2 سال 3 سال مدیر و مامۆستاکان یارمەتی کوڕەکەمیان دەدا. ئەدی هیچ کاتێک چاوەڕێتان کردیە کەسێک بەهاناتەوە بێ یان ژیانتان بگۆڕێ شتێکتان لەبوو بکە؟ چاوەڕە دەکەمان کردیە ئارە بەس خوای گەورە هیچتان ئاورێ نەدانەوە. ئێستا مەسەلەن کە دەتەوێ زانکۆی تەواوکێ بچیە ماستەر و دکتورە لەبوو چه ئەم شتەی دەکەی؟ عەزم لێدا هەر لە زانکۆ دامەزێمە و دەرز بە تەڵەبەکان دێم. بەڵێ ئەدی چ پەیامێکت هەیە لەبوو ئەو کەسانەی کە نابینان وەکو جەنابێت یانیش چوزانم کەم ئەندامیان هەیە چ پەیامێکت هەیە لەبوو؟ پەیامەکەم قەت گۆشەجین نەبن خوان لەمانێنەک بەسەری ئاسایی زیاتر هەوڵ بدەن و لەسەر پێکانیان بوەستن. ئەدی کاک هەژار کە لە ماڵی دەرئەچی کوڕ ڕێگای خۆت دەدوزیەوە چۆن دەچیە سەر ڕێگا چۆن دەچیە زانە شارەزامە دەستم لە من دەرز برادەرەکانم یارمەتیم دەدەن. جەنابەت هەر لە دایک بووی نابینایی یانیش دواتر وات لێ هاتیە؟ دکتۆر هەر لە دایک بووە بەس ئەمن هەتا 19 سال هەستم پێ نەکردە. ینی هەتا 19 ساڵی دنیات دەدیت؟ ئەستا ئەم داکم و بام و خوشک براکان هەموو احتیاجی لە پێشتامە. ئەدی کەی چوویتە مەکتەبێ لە مەکتەبی نابینا دەست بە خوێندن کرد؟ چەند بوو نۆت دوانەتم هەتا 2000 لە مەکتەبی نابینا بووم دوایە نەمدەتوانم بچمە چاوسان وازم لێ هێنا هەتا 2004 2004 دەستم پێ کردەوە هەتا پۆلی دوازدەم تاکە پۆلی دوازدەم تاکە ئەو مشتی لە حەبلی شەوکم بەسەردەهات 4 سال هەر لە کولێگەوێ گەڕام هەر لە بە نەخۆشیەکە هەر لە باریدارە 4 سال نەچوومە کولی. ئێستا بۆ نمونە باسی ئەوڕۆ بکەین لە بۆ ئیفتارێ چیتان هەیە؟ هێشتا هیچ قرارمان نەدا هێشتا هیچمان دابین نەکرد هیچ ینی هیچتان نییە لە ماڵێ؟ هێشتا هیچمان بە ڕۆژیشن؟ ئەرێوەڵا خوای گەورە ڕاخوا قبولی بکە ئینشاڵڵا. ئینشاڵڵا خوا قبول کە ئێستا ئێوە چاوتان لێیە کەسێک بێ شتێکتان لەبوو بێنێ زامان لە دەستی خوای گەورە قاپی گەورێ و دەستیشمان لە خێرخوازە یعنی دەرکەمان بکاتەوە شتێکمان بداتێ. ئەدی ئەو زستانەتان کو بەڕێ کرد؟ وەڵا بەناخۆشی بەناخۆشی زۆر بەناخۆشی لەبەر سەرمایە هەر وەرە هەڕوو بڕۆ وەرە هەڕوو جارە نەفتیشمان نەبسۆ بەش پێ بکەین ئەری بەخۆی. ئەدی مناڵەکانتان چی ئەڵێن بە تایبەتەوەی کە گەورەیە؟ خۆدا گەورەکەم زۆر داواکارێ بەس چ دەزانێت پێم ئەوە ناکرێ خۆی بێدەنگ دەکەم. داواکاری چییە؟ داواکاریەوەی دەرە غورپەی خۆم دەوێت تەلەڤیزۆنم دەوێت ئایپات ئەو شتانەی زۆر نییە. چی پێ ئەڵێ دادە ساکار کە ئەو داواکاریانەی هەیە؟ چی پێ برم دەرم ڕاستە خوای گەورە دەرکەی داخۆ دەرکە چ بکاتەوە شتەکەت لۆ جێبەجێ دەکەی. ئەرێوەڵا کاک هەژار جگەلەوەی کە 100% نابینایی چ کێشەیەکی ترت هەیە؟ من پشتیلەی حەبل شەوکی بڕبڕی پشتم هەیە تقریبا لە 2020ەوە عملیات کردمە لە سەرجەی کەتیمە تا سەبسەبە بە پێیان دەڕۆم عملیاتکە زۆر لە سەقەردار بوومەوە. چەند عملیاتت کردیە؟ بە 35 وەرقە تقریبا بە عملیاتم نوکرێ. تا ئێستا چەند عملیاتی پشتت کردووە؟ یەک کردیا ئێستا زۆر لە تەحتنی نەلوان بێشکە بێتوە. بەڵێ اینجا ئەو پارەت لەکێ قەرز کردیە بۆ ناسیارشوا قەردم کردە؟ بڵێ لە ناسیارە قەردم کردە. داوات لێ دەکەن ئەو پارەیە بگەڕێنیەوە؟ سێ داوای دەکەین بەس دەزانەوە ئەو پەلم لێ ناکە. اینجا ئەم هەموو نەخۆشیەتانە ئینشەڵا خوا هاوکارتان بێ کو عیلاجەکانتان دەکڕن کو ئیدارە دەکەن ئایا بە شێوەیە خەوتان لێ ئەکەوێت لە بە ئازاری؟ من کولی شوێ لە بحەبی ئازاری بخۆم کولی شێوە حەبی ئازار بخۆم لە پێکانشم بەسم ئازارەکەکەم دەبی. پێی دەبەستی؟ یعنی بەلەفاقی دەبەستم هەتا خوارێ نانەبی بە پێکزەکتەوە کۆم ئازارەکەی کەم دەبیتوە. بەێ ئێستا لە ڕەمەزانێ لەوانە شکر بخوا خێرخوازان زۆر بن هاوکاریتان بکەن خێرە زەکاتە بەڵام لە مانگەکانی تر ئێوە چ دەکەن؟ وەڵڵاهی ژیانمان ئەو هەیە ژیانەکەمان ئەوها ناخۆشە هەستێ مندانە کەسم نەخۆشە مشتری ئەویان هەیە ئەوانش نێک و خوێنیان هەیە. کەی بۆ ئاخیر جار کە ئێوە دڵتان خۆش ببێ؟ وەڵاهی بەبیرتان دێ؟ وەڵاهی قەدرمان خۆش نەبوو کابرا ناوەڵا قەدرمان خۆش نەبوو لەو خانی دابووین
زۆر ناخۆش بۆ هەموو کەلێنی هەیە سەرمابوونی هەیە زۆر ناخۆش بووە دەرکەمان قەپات کردێ جار هێپەڕۆکمانە بن ئەو دەرکانەدانا هەتا هەواکە نێتە ژۆرێ. ئێستا ئەوم پێ بڵێ لو لە چاوت فرمێسک و لە سەلێوت گرنژینێک هەیە لە ناخۆشیدا بووم لەبەر هەندێک جارە بچ ئەو پیاوە لە سەرجەی بوو ئەمەلیات بوو ژیانمان زۆر ناخۆش بوو ئەرێ وڵە بە عارەبانی برندمان دەکرێت ئەمان بردە خستەخانەی چەند تقریبان مانگ پێش ئەمەلیات بکرێ هەر بە دەرزی و عیلاج و حەبوشتمان هەتا گیاندمانە خستەخان دکتۆر گوتی دەبی فەوڕ ئەمەلیات بکرێ ئەدا ڕۆژی بردیانە ئەمە بە عارەبانەی دەیان هینا و دەیان بر بە قەرەوێرەکەی بردیانە ژۆری ئیشاعەکەی هەت گوت پێ چەندی کردی تەحمولی نەکرد هەستی تۆ سەرپیان کە بە پێیان بڕوە بە عاربە بە قەرەوێرەکەی پاریاندا لۆ ژۆری ئەمەلیاتی بە قەرەوێری بردیانە ئیشاعی هەمووشت بوو ئیتر ناخۆشترین ڕۆژەکانی ژیانتان ئەو ڕۆژانە بوو کە زۆر قاچەکانی توی ئیشی نەدەکرد ئیتر ئەمەلیاتت کرد وایە لە پەلەکانم کات بووم هیچیشی نەدەکرێت ئەدی ساحب خانووەکە هیچ کە جەختت لێ دەکا بۆ ئەوەی ئیجارەکە بدەیت ناخوا خێری بنووسی زۆر باشە بەسە خانەکەی پێ دەوێت کە سەیری ژوورەکانی ئەم خانووە دەکەیت دەزانیت هەرچی ئازار و نەخۆشی هەیە سەرچاوەکەی ئێرەیە ئێرە تەنها چوار دیوارێکە و سەقفێک کە ئاسمانت لێ دیار نەبێت ئەگینا لە ژوورەکانی سەرماوشەی زستان لە دیوارەکانی قەتی سماوە ئەم خێزانە تەنها شکر و هیوا هێزی پێداون کە بتوانن لێرە بژین بەڵام هەمیشە هەژارەکان خۆشەویستی خوددان و هیچ کات لێیان بێ ئاگا نییە ئەوەتانێ لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانانی موژدەی خۆشببختیان پێدەدات ماڵێکیان پێدەبەخشێت کە ئێدی لە ترس و دلە ڕاوکێ دەربەدەری ڕزگاریان بکات پێیان دەڵێت بێ ئومێت مەبن ئەگەر دەرگایەک داخرا سەدان دەرگای ترتان بۆ دەکاتەوە خاتو ساکار برای هەژار ئێستا هاتیینە ناوماڵی ئێوە لەم ژوورە داین کە خانووەکەتان هەر بڵێن نیمچە بوشە هیچ تێدانە کەلوپەلەیەکی وانە و دەبینم هێشتا بوون ساردی زستانیش لەم خانووە دێت ئێوە ئەو زستانەتان کو بەڕێ کرد وڵا بە ناخۆشی بوو زۆر بە ناخۆشی ئەرێ وڵات ژیانەکە چ بکەین نەفتان هەبوو وڵات جار هەبوو نەفتمان نەبوو مندارەکان لەسەرمان خوان دەبن جێ دەدا ئەرێ وڵا ئەدی کەی بوو ئەخیر جار کە ئێوە چوو بنە بازاری گوشتان کڕی بێ خواردنی خۆشتان کڕی بێ بەبیرم نایە کەی بوو ئاخیر جەر کە گوشتان خوارد بێ وڵا پار بوو پار ئەرێ وڵا پار بوو خێرخواست پاریان دامێ چوم گوتمە هەژاری دەچم لۆیان بە گۆشت دەدەم لۆم بە گۆشتدان لێمانە تاوا نەکۆ ئەدی ئەم ڕەمەزانە هیچ گوشتان نەخواردووە ناوەڵا ئەدی کەی ئاخیر جار ئێوە جلی جوانتان کڕوێ لە بۆ مناڵەکانتان جێژنە بە جێژنە ئەوش خێرخواست پاریان داینێ لۆمان بە جلک داتەوە جەژنی ڕابردوو ئەرێ وڵا نەکو ناوەڵا نەمان بۆ جلچی نوێ جلچی جوانمان نەبووە پار خێرخواست بە تەلەفۆنی کرد گوتی ئەمن جلچیان لۆ دەکڕمتەوە ئەرێ وڵا نەکو هیچ ئێستا لە بۆ ئەم جەژنە داواکاریان چییە چیان دەوێت وڵا جلچیان دەوێت ئەو شێشتا دەسەڵاتمان نەبە لۆیان بکڕین ئەدی خێرخواسی شتێکیان ناوەڵا هێشتا کەس تەلەفۆنیان لۆ نەکردینە ناوەڵا باری ژیانمان زۆر خراپە زۆر خراپە هەتا برێ ئۆ پیاوەکەم نابینە بەخۆم هاتو چۆی دەرێ هەموو شتی دەکەم کە شتێکمان پێبوویان شتە چی بکڕین دەبێ هەموو شتی بە خۆم بکەم پیاو لە مارێ سێ مندار دوو منداری ساوە ژیانە هوا ناخۆش بی خۆشی لە چدابی کاک هەژار هیچ کاتێک هەبووە بە خۆت کە نابینایی قاچت تەواو نییە پشتت تەواو نییە ببیتە سەرچاوی هیوە و ئومێد لە بۆ مناڵەکانت کە ئەوانە هێور بکەوە دڵنیا بکەوە کە ڕۆژێکدا دێ ژیانیان خۆشتر ئەبێ بەڵێ زۆر ئەوە قسان و دەکەم زارە کوڕە گەورەکەم زۆر فکر دەکاتوە دەم ڕۆژێکدا دێ ئەمە دەبنە ساحب خانە خۆمان دەبنە ساحب ساری خۆمان دەبنە ساحب هەموو شتێکی جوان بەوەی کوڕەکەم دێمەوە سەڕێک هێوری دەکەمەوە چی ئەڵێ کاتێ ئەوای پێ دەرێ باشە بابە دەرەکان جین هات بۆ ئەو وەختی لۆم بکرە لەم شەوانەی پیرۆز کە لەیلەتوڵ قەدرە
هیچ کاتێک دوعات کردووە کە خوددا ژیانت بگۆڕێ؟ هەموو شتەکان دوعای دەکەم. چ دوعایەک دەکەی؟ دوعای دەکەن دەرم ژیانی مارم دارەکەم خۆشکە، ژیانی خۆم خۆشکەی، هێز و تااقەتم پێ بخەچی زانکۆیەکەم تەواو بکەم، ئەم مارمدارێ بەخۆشی بەڕێ بکەم. بەڵێ ئەوەیە دوعاکانت لە خوای گەورە. بەڵێ. باشە ئەگەر خۆش لەم ڕۆژە خێرانە شەوی لەیلەتوڵ قەدر هەیە، ئەگە دوعایەکت کردبێ لە خوا دوعاکانت چی بوون؟ دەرم خوا هاوارەمیش وەچی ئەو خەرکەی یعنی پیاوەکەم چیتۆ سەڕێ جێ خۆی لە چاوەکان چابیتەوە، مندارەکانم ژیانیان خۆش بی، ببینە ساحب خانێکی خۆش، یعنی خێرخوازەکان بێنە سەر خەت، ئەمەش یارمەتیمە بدەن، هەم بە خۆشم کە مندام هەم پیاوەکەشم نابینە. باشە ئێستا کەسێک چاوەڕێمان دەکا لە دەرەوە میوانێکە ئێمە نازانین ئەو میوانە چی بەدەستەوەیە بۆ ئێوە، بەڵام ئێمەش هیوادارین شتێکی خێری پێبێ لە بۆ ئێوە. ئێوە حەز دەکەن چی پێبێ؟ چی پێبێ؟ کلیلی خانێکی پێبێ ئەوەن دەماندە. کلیلی خانوویەک؟ بەڵێ. چیتر خوشکە؟ معاشی مانگانەمان لۆ بپڕینەوە، یعنی جارۆهێ دینارمان نێ پێ بچینە دوکانێ، جارۆهێ کوڕەکەم دەستە دوکان دەستە دەردا پارەم دێ پارەم پێ نێ بیدەمێ بچتە دوکان دەیگۆدا لۆ هەموو عالم جلکی جوان دەکڕی، لۆ عالم هەموو شتی جوان دەکڕی، لۆ عالم لە ماری خۆشدا، ئەمە ئەوواینە دەرم کوڕم جێمە دێ با ئەمە شوەچی عالەمە ڕۆژێک دادێ، ئەمە شوەچی ئەو عالەمەی دڵخۆش دەبین دەچینە سەر ڕێو جێ خۆمان معاشێکمان لۆ ببڕێتەوە، یعنی مانگانە ڕۆژانە شتەچی لە ئەم دارانە سەرف بکەم. بەڵێ باشە ئێستا ئەو میوانە چاوەڕێی منە لە دەرەوە بزانم چی پێیە با بچم بۆ دێمەوە. باشە بە ڕوخسەتتان بێ. عەلەیکە سەلام، سەرچەوە بخێر بێ، سەرچەوە دەستێتن گونەیشن، گەلێک ساو بێن، زۆر سپاس، ئەوازیەت کێشە، زۆر سپاس، سەرچەوە سەرچەوە. برای هەژار خوشکە ساکار هاتمەوە بەری بەخێر بوو برای هەژار بڵێم ئەوە چییە لە دەست منە. ئەمە فایلی گەورەترین دەستگای خێرخوازیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان و یەکێکە لە گەورەترین دەستگا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. ئەم دەستگایە هاوکاری گەیاندیتە هەتە بڵێ هەر چوار پارچەی کوردستان. اینجا فریات ڕاستی هەموو هەژارانە، هەموو لێ قەوماوانە، هەر شوێنێک کە شتێکی لێ بقەومێ یەکەم دەستگای کەلەیە دەستگای خێرخوازی بارزانیە. ئەمڕۆژ لە ماڵی ئێوەین ئینشاءڵڵا پێ و قەدەممان بەخێر دەبی لەسەر ماڵی ئێوە ئینشاءڵڵا. اینجا بزانین ئەو دوعایەتان کە ئێوە کردوتانە، ئەو داوایە کە ئێوە هەتانە چەندێکیان لەم فایلەدا جێبەجێ کراون. اینجا برای هەژار حەزەکەی کامێکیان لەو دوعایانە لەو داوایانە کە کردت جێبەجێ کرابن لەم فایلەیە کە ئێستا لە دەستی منە. خانێکە چیتر؟ متەتی ماگان لۆ مارمدارەکەم بڕابێتەوە. ئەتو خوشکە چ داوات هەیە حەزەکەی چی جێبەجێ کرابێ؟ نیشوە چ پیاوەکەم یعنی داواکارم ینی خانێکمان بە قسمەت بی یعنی یارمەتی ماگانەکمان لۆ ببڕینەوە وەچی ئەو خەرکەی ئەمە ژیان خۆمان بگۆڕی. ئەرێوەڵە اینجا بەڕاستی ئێمە لە کوردستان شار بە شار ماڵ بە ماڵ دەگەڕین بۆی بزانین کێ پێویستی بە ئێمەیە، هەر کەسێک پێویستی بە ئێمە بێ و بزانین شایستەیە ئێمە لەوێین بۆ ئەوەی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانانی لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بارزانانی کە خوا بوومان بپارێزێ بیگەینە دەستیان. ئینشاءڵڵا اینجا بە ناوی خوا با دەستی پێ بکەین بزانین لەم فایلەدا کە ئامانەتی دەستگای خێرخوازی بارزانیە لە دەستی ئێمە بۆ ئەوی بگەینە دەستان چی هەیە بە ناوی خۆی. ئەم زەرفەی کە ئێستا لە دەستی منە کاک هەژار خوشکە ساکار، ئەم زەرفە بۆ بەردەوامبوونی مناڵەکانتانە لە خوێندن. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی
دەمانەوێ مناڵەکانتان بە تایبەتی کوڕە گەورەکە دواتریش ئەوانی تر گەورە ئەبن ئینشاءڵڵا بەردەوامی بدەن بە خوێندنەکەیان و دانابڕێن. دەستان خۆش بخوا خێرتان بنووسی. خوام ڕاستان حاسرکە یا ڕب خوای باشتان لۆتان بینیتە ڕێیا ڕەبی خوای لە خاتری ئەو مانگە پیرۆزە. اینجا ئەم زارفە دیاری دەستگای خێرخوازی بارزانیە لە بۆ کڕینی جلوبەرگ لە بۆ مناڵەکانت لە بۆ جەژنی ئینشاءڵڵا. دەستان خۆش بخوا خێرتان بنووسی یا ڕەبی. خوا خێرتان بنووسی یا ڕەبی خوای باشە لۆتان بینیتە ڕێیا ڕەبی. دەستگای خێرخواز بارزان سوێ بەردەوام بخوای گەورە سەری بێخی یا ڕەبی. ئامین ئینشاءڵڵا. اینجا خۆشت نەخۆشی قاچەکانت هەوڵێکم تەواونیە. ئەمە هەم بۆ خۆت هەم بۆ پیاوەکەت بەر لە بۆ چارەسەریە بەر مەبلەغێکی پارە ئینشاءڵڵا چارەسەری خۆتان پێ دەکەن و خوا شیفاتان لە بۆ دەنێرێ ئینشاءڵڵا. خۆش بخوا خێرتان بنووسی یا ڕەبی. سەلامەت بن ئینشاءڵڵا. ئێمە موچەیەکی مانگانەمان بۆ ئێوە بڕیوە مەمنون کە دەستان ئێوە هەموو مانگێک دەچن موچەکەتان وەرەگرن ئینشاءڵڵا بە خۆشیتانەوێ. خۆش بخوا خێرتان بنووسی یا ڕەبی. چیت هەیە دوای ئەو شتانە کە پێمان داوین برام؟ زۆر سپاسدان دەکەم هیوادارم دەستگای خێرخواز بارزان هەیە بەردەوام بخوای گەورە سەری بێخی یا ڕەبی. اینجا برام شتێکم لە دەستە دەمەوێ بە دەستت بدەم فەرموو. ئەوە چییە؟ ئەوە بۆکسە. بۆکسی چییەوە؟ بەمەز دەکەم کلیلخانەکەی تێدایە. نازانم چه هەز دەکەی بیکەوە بزانە چ تێدایە. کلیلە. زۆر مەمنون زۆر سپاس. دڵخۆشی بەوەی زۆر شتێکت پێ بڵێم بەڵێ هەستەکانت ڕاستن بەڵێ ئەوە کلیلی خانووی تووە. زۆر سپاسدان دەکەم. یا خۆ پیرۆزت بێ. زۆر سپاسدان دەکەم. یا خۆ پیرۆستان بێ. ئینشاءڵڵا دەستگای خێرخواز بارزان هەم بەردەوام بێ هەر خوای گەورە سەرشی دێخی ئینشاءڵڵا. حەز دەکەی خانووت کوو بێ؟ وڵای جا کوو بێ یعنی کوو خوای گەورەنە کوو قەرەمی لێدابی ئەوە. ئێستا دڵت خۆشە؟ زۆر ئەگەر پێت بڵێم خۆشترین ڕۆژی ژیانی تو کەی بووە چ دەڵێ ئێستا؟ ئەوڕۆیە؟ بەڵێ. ئەها پێشتر دەتگوت نازانیم ڕۆژانی خۆشمان نەبووە و ئەوڕۆی زۆر خۆشە ڕۆژەکە. اینجا کاک هەژار خوشکە ساکار دەمانەوێ ئێوە مناڵەکانتان خڕکەنەوە پێکەوە بچینە خان و نوێیەکەتان. مەمنون دەستان خۆش بخوام ڕاستان حاسرکە ئیشاڵا دەستگای بارزان هەرهۆ بەردەوامە بیکە چونکە دەرکای بە خێری لەمەیان کرد و ئیشاڵا ئەوە دەرکای بە خێر لە هەم کەس دەچێ کاتەوە. ئامین ئینشاءڵڵا. هەنگاوەکانی ئەم خێزانە بەرەو هەوارگەیەکیان دەبات کە ئازارەکانیان کەمتر بکاتەوە. کاک هەژار لە ناو تاریکی چاوەکانیە هەستێکی خۆش پێی دەڵێت کە لێرە بە دواوە کۆتایی بە خەمەکانی دێت و دوو کۆرپەکەی دڵنیا دەکاتەوە کە ئێدی بێهێلانە نابن. ئەم ماڵئاواییە ماڵئاواییکردنە لە تاڵیەکانی ڕابردووی ئەم خێزانە و دەست پێکردنی ژیانێکە پڕ لە بەختەوەری.